خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت یەکێک لە نیشانەکانی هاتنی نزیکبوونەوەی ڕۆژی قیامەت ئەوەیە کە زینا زۆر دەبێ، خوا بمان پارێزێ. ئەوە نیشانەی نزیکبوونەوەی قیامەتە. ئێستا ڕۆژ بە ڕۆژ ئەم تاوانە زیاتر دەبێت لە ناو کۆمەلگای ئێمە و هەموو کۆمەلگاکاندا. چرکە بە چرکە لەم سەرزەوێدا زینا دەکرێت لە لایەنی کافرەکان و موسڵمانانەوە. خوای گەورە بمان پارێزێ. زۆرێک لە پیاوچاکان کە تەمەنیان زۆر گەورە بوو، پیر بوون، ئەختیار بوون، چوو بوونە ساڵەوە، دەیانوت ئێستش لە فیتنەی ئافرەت و زینا دەترسین. بۆیە پێویستە ئینسان هەتا ئەو ڕۆژەی دەمرێت دەبێ بترسێ. ئەمە تاوانێکی زۆر گەورەیە و ڕەبوونی خوای بەدواوەیە. گەنجە خۆشەویستەکان بە تایبەتی دەبێت جوان گوێ بگرن و پیاوە بە تەمەنەکانیش دەبێ مناڵەکان و دەوروبەریان فێری خراپە نەکەن، چونکە من زۆر جارگوێم لە بەتەمەنەکان بۆ بەداخەوە، ئەوانەی کە باپیرن و تەمەنیان گەورەیە، قسەی ناشیا و بە گەنجەکان دەڵێن زۆربەتان گوێتان لێ بووە. ئێوە کەی پیاون، ئێوە وان و وان وان کۆمەڵ قسەی ناشرینیان پێکەن، ئەگەر ئێمە ئەم شتانەمان دەستەکەوت کاتی خۆی ئاوامان نەکرد ئاوامان نەکرد. زۆر جار خۆم گوێم لەو قسانە بووە بەداخەوە، لای خۆی بڵێ دەستان خۆش بێ ئێوە ڕەوشت بەرزن، بەخوا ئەگەرەوەی دەست ئێوە دەست کاتی خۆی دەست من بکەوتایە خۆ مەزام چۆنە زینامە کرد. مام حاجیان ئاوە نەسیحەتی مناڵەکەی، نەسیحەتی گەنج و دەوروبەری خۆتەکەی. دەستان خۆش بێ، ڕەوشت بەرزن. ئەو شتانە ئەمڕۆ دەستانەکەی خۆتانی لێ دەپارێزن، بەڕاستی ئێوە کەسی باشن، نەک کۆمەڵی قسەی نەشیاوێن پێ بوترێ، سوکایەتیان پێ بکرێ. ئەوان پیاون بەغیرەتن کە زینا ناکەن. خوا بۆیانی ئاسان ناکات، چونکە شایستەی ئەوە نین کە خوا لێیان تۆڕە بێ.